بینم گەلک مەت خۆش دێ ئەمت گەلە خۆش دێ ئەرێ بەخۆی قوربانیتم ئەمن بە قوربانی گۆڵم سلامت. خۆشە لێرە زۆر ئەرێ بەخۆ ئەرێ وەڵا بە قوربانی ئەو پێغەمبەر گیانەی بم بە قوربانە دەبم لە بەخۆشەویستی پێغەمبەریات ئەرێ بەخۆی لە بەخۆشەویستی پێغەمبەر گیانی هاتیمە هاتوو تەمانت چەندە؟ مالدم 59 تقریبا 6 سارم ڕەبی عەمر درێژ بی خوای گەورە ساغ و سەلامەت کە بینم گەلک مەت خۆش دێ ئەمت گەلە خۆش دێ ئەرێ بەخۆی قوربانیتم ئەمن بە قوربانی گۆڵم سلامت بیا رب. ئەنگو یەکێکە لە خزمەتی ئەو دینەی دانا ئەمن سلامت دائم دوعامەوێن لە خزمەتی دین و ژین دابن پڕم نەوەکان دائم عايشين بسحەتەکەم قولوا ما بس هەر دوعاتان لۆ سلامت دەکەم بەرێ بیا. وەڵا بە تایبەتی لۆنگۆ لۆ کۆمەڵ گیانی لۆ سبێدە گیانی هەندان دوعای لۆکەم هەرێ وەڵا ڕۆژانم لە دیار سبێدە و لە دیار پەیامی دادەنیشم سلامت بە کە. پیری ئەسێبوریم بەنگۆ دێگەلک ڕۆژانە چەند سڵاوات لەسەر پێغەمبەری خوا هەزار بەس نەبیتە ڕیا بەخوای ئەولۆتووە دەرێ هەزار سلاوەتی دەدەم ئینشاءالله بەردەوام زیاتر یەک سڵاواتی لێدا لەسەر پێغەمبەری خوا سەلام لە چاکات بۆ دەنووسێ لە بەرز دەبیەوە خوای گەورە ئەوەتان ینی تەماشا یەک سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا سەلام چەند ئەجر و پاداشتیە جگە لەوەی دەڵێ ئەوەی زۆر سڵاواتی لێدا جاروی ئەو سڵاواتانە دەبوتە شیفا لە بۆ هەدی کوڕم نەخەمم لە بیرە نەخۆشیم لە بیری ئەگەن دەور بەر پێم دەرێن نەخۆشن ئەم ناگەم لە نەخۆشخم هەر نییە